برێز و بڕاستم بۆ دەمێکی بێدەنگیە لەسەر گیۆنێ باقژێ شەهیدên کوردستانê سەرکاروانê wan Barzanî Nemir û Idrîsî Herdemsaq. گرده هبوا ما اتفاقك بكرة بكرة ما انقيادك از بیچک در باز بم تکمیل دکر ما دین و دولت تحصیل دکر مع علم و حکمت بردوامی مانا ما وکو گل کردستانه اگریدای و بابتاوه کلتور ما و زمان ما و میجو ما و همی او جوازی و تایبتمندیت ما و دست خوشی روانگه جدگین دستگاه روانگه بو همی گاه کار جوانت گری و وجی رایان کاره که هر جوانه یعنی کارت هر جوانت کو حتی نکاتیه کرم ڕۆڵی پێشەنگاکانی کتێب دەرەکەوێ کە چۆن ئەتوانێت ببێ بە دروست ئەو پردە کللتوریەی کە کتێب لە خوێنەر نزیک بکاتەوە. بۆیە ئەمڕۆ بە پێویست مازانی کە ئەم پێشەنگایە لە شاری دهۆکی خۆشەویست بکەینەوە. ئێمە ئەمڕۆ لە کاتێکە ئەم پێشەنگای کتێبە ئەکەینەوە درێک بەوە شەکەین کە تەکنەلۆجیای دیجیتاڵی بەشێکی بەرچاوی ئێمەی داگیر کردووە. بەڵام لە ڕاستیە کتێبی چاپکرا و گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. دەستدان لە کتێب و هەڵدانەوەی لاپەڕەکانی کتێب و تەنانەت بۆنی کاغەزەکانی کتێبیش ئەمانە هەمووی ئەزمموی خوێندنەوەن کە ناتوانێت لە جیهانی دیجیتاڵیە ئەم چێژ و هەستە بەرجەستە بکرێت. لە ساڵی ڕابردوو لە ڕوانینی بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی سەرۆکی دەستگای ڕوانگە بەشێکی تایبەتمان بۆ گرنگیدان بە کللتور لە ناو دەستگاکەمان دروست کرد. ئەمڕۆژ کە هاتینە دهۆک مەبەستمان ئەوە بوو وەکو دەستگای ڕوانگە پێتان بڵێین کە دهۆک و دەڤەری بادینان بۆ ئێمە زۆر گرینگە و هیچ شارێکیش بۆ دەستگای ڕوانگە پایتەختی چالاکیەکانی نییە. بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە زیندوهێشتنەوەی کللتوری خوێندنەوە بە مەبەستی گەیاندنی سێگۆشەی نووسەر، خوێنەر، دەستگاکانی چاپەمەنی بە یەکتر بە مەبەستی دروستکردنی سەکۆیەک بۆ گفتوگۆکردن لەبارەی خوێندن، کتێب، مەعریفە بە پێویستمانزانی ئەم چالاکیە لە دهۆکی ڕەنگین ئەنجام بدەین